بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشوستانم، آيني بيروز إسلام مجرد تنها آينك نییە لەناو مزگەوتە و ژیان و حیات و هەموو شتێکی فرامۆش کردبێ. ئاینی پیرۆزی ئیسلام حەضارەتێکی زۆر گەورە و ژیارێکی زۆر گەورە و شارستانێتێکی زۆر عەظیمە، هەموو بوارەکانی ژیانی گرنگی پێدا. دانشۆردنێکی تۆ کە شتێکی کەسیە ئیسلام باسی کردووە، چوونە سەر ئاوێکی تۆ کە شتێکی کەسیە ئیسلام باسی کردووە، شێوازی جلوبەرگت چۆن لەبەر ئەکەی ئیسلام باسی کردووە، تا ئەگاتە ئەوەی کە حکم و دەسەڵات و سیاسەت و ژیان بەڕێوەبردن هەموو ئەمانە بەشێکن پشکێکن لە ئاینی پیرۆزی ئیسلام. مرۆڤەکان هەموو دوو جۆرن، جۆرێکیان هیچ سوودیان نییە بۆ ژیان، هامیشی ژیان ئەبەنە سەر، ئەخۆن و ئەخەون و یاری ئەکەن و کۆتایی بە ژیانیان دەهێنن، عومرەکانیان ئەفەوتێنن. جۆری دووهەمیان ئەوێ زەوی بنیاد بنێ و زەوی سەوزکاتەوە، ژیانی خۆی ئەکاتە ژیانێک کە ئەثەرێک لە دوای خۆی بەجێ بێڵێ. ئیسلام موسڵمان فێری ئەوە ئەکات کە کەسێک بێت لە دوای مردنی خۆی شتی بەجێهێشت بێ، لەوە ئەچێت لە ذاتی خۆتا پێویستە بەوە بێ هەندێک شتێ بەجێهێشت بێ، لەوە ئەچێت پێویست کاتۆ لە ناو مناڵەکان تا شتێکە بەجێهێشت بێ، پەنجەمۆری تۆ بەسەر زەویەوە دیار بێ. چەندین کەس هەیە ناویان نییە لە مێژووە، بەڵام ئیشی زۆر گەورەیان کردووە، کاری زۆر عەظیمیان بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کردووە. بۆیە عەزیزانم، بەجێهێشتنی جێپەنجەی تۆ بەسەر زەویەوە کاری تۆی موسڵمانە. ئەرکی تۆ تەنها ئەمە نییە نوێژە بکەیت و لە مزگەوتە، ئەمە بەشێکە لە ئەرکەکە، پەیوەندی تۆیە لەگەڵ خوایە جەلە جەلالوه، پەیوەندێکی تری بەهێز هەیە، پەیوەندی تۆ لەگەڵ گەردوو ناچیە. ئەمە کاری تۆی موسڵمانە، ئەمە ئیشی تۆی موسڵمانە. گەردوون سەر زەوی چۆن زیندوو ئەکەیتەوە، لە هەموو بواروکایەکانە چۆن کاری لەسەر ئەکەی. لە مێژووی ئومەتی ئیسلامیە کەسی زۆر گەورە هەڵکەوتون، ئەگەرچی ئێستا لەوە چێمە ناوەکانمان لەبیر کردبن، بەڵام جێپەنجەیان دیارە هەتا ئەمڕۆ کار لەسەر ئیتیفاقیاتی ئەکرێت کە ئەو پیاوانە کردویانە. ئێمە موسڵمان مێژوویەکی پڕ سەروەریمان هەیە، ئێمە 1000 ساڵ شارستانیەت بووین. تەسەور کە ئەم ئەمن و ئەمانە جوانەی کە ئەیبینی هەیە حکومەتی هەرێم توانێتی جێبەجێکە، یا ئەهلی مزگەوت و دەسی پاک و عەزەمەتی ئیسلام لەناو ئەم گەلا دروستی کردو. هەمومان ئەوروپامان بینی ڤایرۆسی کۆڕۆنا بوو بە خەیر و بەرەکەت، زۆر شتی ئەوروپای پیشان داین، پەلاماردانی مۆڵەکان و دزیکردن و ئەنواع شتی تر، کە ئەمڕۆ دنیا پسوو بووتە وەکو گوندێک، هیچ شتێکی شاراوە نەماوە. تێگەیشتین کە ئەو فکرانەی کە داوای ئەوە ئەکەن مرۆڤەکان بکەنە دوو بەش و بەشێکمان، کە ئێمە بکەنە کۆیلەی خۆیان، لە کاتێکا لیان ئەقەومێت چۆن پەنا و هانا بۆ خەڵکی موسڵمانە بن. لە مێژووە کەسێک هەیە بە ناوی ئەلەب ئەرسەلان، گەنجێک، هەموو عمری 44 ساڵ، بەڵام توانی کارێکی زۆر گەورە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بکە. دەوڵەتی سەلاجیقە، سەلجوقیەکان کە تورک بوون، کاتێک کە خلافەتی عەباسی تەواو لاواز بوو، کافران لە هەموو لایەکەوە ئیتر تەماعیان تێکرد بوو. خەلیفە تەنها ناوێک بوو، هیچی تری پێ نەئەکرا، دەسەڵات و توانای نەبوو، ئەگەرچی لە بەغدای لەبەردەسا بوو، بەڵام هیچ توانا و حەرەکە و جوڵەیەکی نەبوو. وڵات کێبی با بەڕێوە. سەلاجیقەکان هاتن دەوڵەتیان دامەزران، وردە خەریب و کاریان ڕەکە خستەوە.
ئەلەم کاتەشان نەسارا خاچپەرستان بە فرسەتێکی زۆر گەورەیان زانی ویستیان تەواو ئومەتی ئیسلامی تەواو کۆتایی بە هەموو شتێکی ئەم ئومەتە بێن حەزارەتەکە لە ناوبەرن هاتن خۆیان کۆ کردەوە ئەیان زانی ئەگەر مسلمانان زۆر لە خۆیان بکەن هەر 10,000 کەسیان پێکۆ ئەبێتەوە ئەو عالەمە ئیسلامیە گەورە هەمووی خەوتبوو پشتێنی لێ کردبووەوە لەم کاتە هاتن 200,000 جێشێکی زۆر مدەڕەبی چاکیان ئامادە کرد 1000 جیهازی تیرۆشاندنیان ئامادە کرد هێرشیان هێنا بەرە ئومەتی ئیسلامی و بەرە وڵاتانی مسلمانان لەم کاتە ئەلەب ئەرسەلان سەر گەورە و گەورەی دەوڵەتی سەلجوقیە هەرچی خۆی کۆ کردەوە هەوڵیدا 15,000 کەسی بۆ کۆ بۆ زیاتری نەتوانی بۆ زۆر شوێن نامەی نار کە خەڵک بەهانایە بڕۆ خەڵک بەهانایەوە نەئەچوون بخەری کار و کەسابەتی خۆی و ڕۆژ هەکە سەیری جێشی بەرامبەری کرد دڵنیا بوو لەوەی کە ئەشکێ دەستی کرد بە نامە ناردن بۆ ڕۆمانوس پاپای گەورەی ئەو کاتە خۆی هاتبوو بۆی لە جایانکە بەشداریکە و تەواو عالەمی ئیسلامی تەواوکە زۆر نامەی بۆ ناردوو تەکلیفی ئەوەی لێ کرد کە هەرچۆنە بێ سڵحێک بکەن پەلاماری مقدمەی جێشەکەیدا بە کتوپڕی بۆی تۆزێ باری خۆی ڕاستکاتەوە لە کاتی سڵحەکە بە تەواوی نەشکێ بەڵام فائیدەی نەبوو پێوت کە لە ڕێی کە پایدەختی سەلجوقیەکان بوو تی لە ناو ڕێیە سڵحە لەگەڵاکەم واتە ڕێیش داگیرەکەم عالەمی ئیسلامیش هەبوو داگیرەکەم ئەمیش هیچ چاری نەما نەی ئەزانی چی بکە ئینسیحاب کە هەموو ئومەتی ئیسلامی زەرر ئەکە ئینسیحاب ناکە ئەم موسڵمانی لەگەڵا هەمووی ئەفەوتێن لەو کاتە زانایەکی بەرز ئەبوو نەسری بوخاری یا ئەبوو نەسری حەنەفی داوای لێ کرد کە سەبر و ئارام گرێت ئەگەر ڕازگۆ بێ لەگەڵ خوایە خوا سەریەخ یاساکانی قورئان لە نەسر و تەمکینە زۆر گرنگن إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم بخوا أجر يوم الراس كين لقى الخوا بما أن نصرتي ديني خوا بدن إلا خوا نصرة الأداء وجهي كانت قائمة على سرزوية راس قوبة لقى الخوايا بزان أخوات شيت بعطاك دڵی ئارام بۆ بڕیاریدا جەنگکە کەی جەنگکە چی بکە مشۆرەتی کرد پیانوت ڕۆژی جمعە زۆر باشە مسلمانان لەو کاتە لە هەموو جیهانی ئیسلامی ئەگەر چی هاوکاریمان ناکە بەڵام دوعامان هەر بۆ ئەکەن لەعل دوعای زەلیل لە ضعیفی گیرە ئەبێ خوا نەسرەتمان ئەدا ئەلەب ئەرسەلان هات جلی سپی لەبەر کرد حەنوت بۆنێک بوو بۆنێکی تیژ بوو بۆ مردوو بەکار هات ئەوەی بەکارهێنادای لە لاشەی خۆی هاتە دەرەوە بۆ ناو جێشەکەی وتی جێشەکە بەخوا من نەهاتوم بۆی تیر بۆشێنم ئەوە تیر و کەوانەکەی خۆم فڕێدا ئەمە شمشێرەکەم والله بینی خۆم و خوا ئەوە تا کفنم لەبەر کردو بۆی شەهید بم ئێوەش خۆتان ئەزان ئەگەر ئەگەڕێنەوە بگەڕێنەوە ئەگەر یەن لەگەڵما کەس بەتەمای ئەمە نەبێت تیر بۆشێنێ کاتی تیرۆشاندن نییە چکار چۆن تیر بۆشێن ئەوان 1000 ئالەتی تیرۆشاندنیان پێ هەر دانەیەکیان 100 تیرەوەشێنە لە یەک کات ئەمە هیچمان پێ ناکرێ بەرامبەریان بەڵام ئەو قەرارم داوە بڕۆم ئەم جیهادەکەم لە پێناوی خوا ئەگەر سەرکەوتین ئەمە فەزلێکە و خوای گەورە پێ عەتا کردوین ئەگەر شکستیشمان هێنا شەهید بووم ئەو کوڕەکەم مەلیکشا بەشکم لە دوای خۆم بتوانێت ئەم نەسەتە و ئومەتی ئیسلامی کۆکاتەوە جارێکی تر بەیعەتی بدەنێ دوای خۆم ئەفەرمی ئینجا سەری خسە سەر زەوی زۆر گریە خوایان من بە شمشێرەکەی خۆم جەنگ ناکەم هاتم جەنگ بۆ ئومەتی ئیسلامی ئەەکەم بۆ حەضارەتێکی زۆر گەورە خەریکە ئەکەوێ ئەوە هەموو کافران کۆبوونەتەوە ئەوەش ئێمە بێدەسەڵات یا ئیلاهی بە بێدەسەڵاتی خۆمان جەنگەکەی ئیمپراتۆر زۆر مەغرور بوو ڕۆمانوس هەموو جارێک کە ئەینار داوای لێ ئەکردەوە کە هەر چۆن نەبێت سڵحەکەن بەس بۆی ئەو جارە شەڕ نەبێت چکە ئامادە باشی نەبوو لە موسڵمانانە هەموو جارە بە گاڵتە و بە سوخریەوە کەسەکانی ئەناردەوە بۆ کۆتا جار کۆتا پەیامی خۆی بۆ نارد داوای سڵحی لەگەڵا کرد سڵح نەبوو داوای کرد لە موسڵمانان طبعاً جەویشی ئەو کاتە هەردوو بەرابەر ئەوەستان چەند کەسێ مبارەزەیان ئەکرد دوای تیر هاوێژەکان دەستیان ئەکرد بە تیرۆشاندن دواتر هجوم دەستی پێ کرد داوای کرد لە موسڵمانان لە دوای ئەم کەلیماتانە کەوتم بەبێ یەک و دوو پەلاماری کافرەدن نە مبارەزەکەم نە تیر ژەوشێن چکار چۆنە تیر بۆشێن ئەمە زەرەرمان یەکسەر پەلاماری جێشی بەرامبەریاندا تەپوتۆزێکی زۆر گەورە دروست بوو تیرەکان کاریگەری نەبوو چکە هەرچۆنە تیریان بۆشیان نەیانەزانی بەرکی ئەکرێ
لە ماوەیەکی زۆر کەمە ئیمپراتۆریان بۆ یەکەمین جار لە مێژووی خاچپەرستیە ئیمپراتۆر گیرە. کێ گرتی؟ گەنجێکی زۆر سادەی مناڵکاری لاواز زوو هەد ئاوی ئەگەڕا بەناو جێشەکە. ئەلەب ئەرسەلانی شەر سوحبەتی لەگەڵا ئەکرد بە سوحبەتەوە پێوت ئەوە تۆ بۆ ئیمپراتۆر ناگری بۆم بێنی پێش ئەوەی جان کە دەست پێ بکە. ئەویش هەر بە سوحبەتەوە قسەکەی وەرگرت ئەم مناڵە توانی ئیمپراتۆر بگرت بە زەلیلی هێنایە بەردەست. طبعا لێرە بە نەزەریاتی ئێمە بێت ئەسیرێکی زۆریان کەوتووە، کوژراوی زۆر لەوێ کەوتووە، هەموو شتەکانیان گیراوە، ئەبێ ئیتر ئێمە جێشی کافر ئیبادەکەین. ئەم نەزەریەتە لە حەضارەتی ئیسلامیان نییە. ئەدەبێک لە حەضارەتی ئیسلامیە هەیە بێ ئەنداز. پێوت ئەی ئیمپراتۆر ڕۆمانوس ئەگەر من لە شوێنی تۆ بگیرامایە تۆ چیت ئەکرد؟ ڕۆمانوس وتی گومانیتیان نییە، یا ئەم کوشتی یا ئەم سووتاندی یا ئەم گێڕای بە شارەکانە. ئەی تەسەورەکەی من چی لە تۆ بکە؟ تەسەورەکەم ئیلا یا ئەم کوژیت یا ئەم گێڕی بە هەموو شامە بۆی مناڵ گاڵتەم پێ بکەن، یان سێهەم شتیش هەیە لەوە ئەچێ بە پارە ئازادم بکەی بەڵام قەت بڕوا ناکەم ئازادم بکەی. دەی گوێ بگرە من سێهەمیان هەڵەبژێرم ئازاد دەکەم. خۆشی و زابتەکانی و گەورە پیاوە هەموویانی ئازاد کرد. دووریشی خستەوە لە دەوڵەتی ئیسلامی بە مەرجێک. منطقەی ئەناضۆل کە ئێستا ئەکاتە ئەوروپای تورکیا، ئەو منطقەیە بدرێ بە ئومەتی ئیسلامی و جارێکتر جارێکتر نەسارا و خاچپەرستی بۆیان نەبێ هێرشکەنەوە سەر ئەو شوێنانە و ئەو شوێنە مڵکی تەواوی موسڵمانان بن. گەڕایەوە و ئەوی بەردا لە بەرامبەر بەردانی هەموو ئەسیرە موسڵمانەکانە کەسەکە گەڕایەوە لە شوێنی خۆی لە سوڵتە لایان برد، ئیمپراتۆرێکی تریان دانا، چونکە قەت نەیان بینی بۆ ئیمپراتۆر زەلیل ببێ، کەوێتە دەستی دوژمنیەوە. هەتا ئەمڕۆ ئەوەی کە لە بەشی ئەوروپایە موسڵمانان جێبەجێ ئەکەن لەسەر ئەم ئیتیفاقی ئەم پیاوەستاوە. مزگەوتێکە ئەکرێتەوە، مسلمانێک کە لەوێ ئازادیەکی هەیە هەمووی ئەگەڕێتەوە سەر ئەو ئیتیفاقیە کە لە مەلاذ کووردا ئەلەب ئەرسەلان کردوێتی لەگەڵ نەسارا. ئێمە لەوەچی لەم زەمانە ناومان نەبیست بێ، بەڵام زەمانانێ پێش ئێمە چۆن سەلاح الدینی ئەیوبی ئێستا ناوی لەناو ئێمە هەیە بە ڕەمزی عیزەت و نەسر سیر ئەکرێ، ئومەتی ئیسلامی ئەوە سەیری ئەلەب ئەرسەلانی کردو. عەزیزانم، ئێمە ئەبێت پەنجەمان لەسەر زەوی دیار بێ. کەسێک لەبەر خاتی خۆ هەنگاوێکی ناوخوا نەسرەتی داوەتی. واللهی ئێمەش ئەبێت لەم سەر زەوی ئێرە بەجێ نەهێڵین ئەگەر جێ پەنجەی خۆمان دیاری نەکرد بێ. کارێکمان نەکردێ بۆ خوا جەل جەلالوو. کارەکان مەرج نییە هەمویان وەکو ئەلەب ئەرسەلان و گەورە بن، نا، ئەکرێ کارێکی بچووکت کردبێ. بەبیر مەجارێک لە خزمەت مامۆستا دکتۆر مستەفای پێنجوێنیا بووم، یا دکتۆر مستەفای برۆسپیشی پێ ئەڵێن، یەکە لە زانا زۆر گەورەکان کە میلەتی کورد ئێستا نایناسێ بەڵام دوای مردنی ئەبێت یەکێک لە ڕقەمە گەورەکانی میلەتی کورد. وتی لەکوێ مەلایەتیەکەی؟ منش پێم لە گوندی وێنە. گوندی وێنەوە شوێنەکە لە مەنتیقەی پێنجێن. وتی بڕوا ئەکەی کە فەقێ بووم، برۆم سپی بوو، مناڵ بووم، مناڵ گاڵتەیان پێ ئەکردم، نەمەتوانین نان کۆکەمەوە، ئەو کاتە فەقێ نانی کۆ ئەکردەوە لە ماڵانە. پیرەژنێکی هەتیوبار هەبوو، هەموو ڕۆژێ یەک نانی بۆ ئەناردم، یەک نان. ئەیوە ئەمە بن بە برۆسپی نەوەکو لە برسا بمرێت، چونکە ناوێرە بێتە دەرەوە. واللهی ئێستا تۆ لەو گوندە مەلایەتیەکە ئەو پیرەژنەش نەماوە، بەخوا ناویشی نازانم. واللهی هەتا ئێستا لە سوژدا دوعا بۆ ئەو پیرەژنەکە. باشە بزانە جێ پەنجەی ئەو پیرەژنە کەسیش ناوی نازانێ، بەڵام چەند گەورەیە بەسەر زانایەکی گەورەوە کە کارێکی کردو، کارێکی زۆر بەسیتی بچووک نانێکی ناردووە، بەڵام سوژدەی عالم و زانایەکی زۆر گەورەی بۆ خۆی بردووە دوعاکانی. بۆیە ئێمە لەسەر زەویە ناکرێ گەنجی مسلمان جێ پەنجەی دیار نەبێ، نابێت چەندین دار نەبێ شاهیدی بۆ تۆ بدە کە قورئانە لە بنیا خوێندووە، چەند بینا نەبێ هاوار بۆ تۆ بکە کە سوژدە و تیا بردووە. لە هەر شوێنەکە مزگەوتێکە بینی ڕاکە بڕۆ سوژدەیەکی تێدا بەرە جێ پەنجەی خۆت دیاریکە. ئێمە لە مانگی ڕەمەضانین، مانگی ڕەمەضان مانگی ئەوەیە جێ پەنجەی خۆت دەرخەی، هەوڵ بدەی، ئیشکەی. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی خەوتوەکان نییە. ئەبێ گەنجی موسڵمان بە هەموو کاتەکان و ساتەکانی لە بیری ئەوە بێت چۆن خوا لە خۆی ڕازی ئەکە، چۆن کارەکە لەسەر دینداری خواناسی پرۆژەی گەورە بۆ خۆی دانێ، ئیشی لەسەرکە، ماندوو مەبە.
ئایندە بۆ ئومەتی ئیسلامیە، ئایندە بۆ حەضارەتێکە کە بە زیندوی ئەمێنێتەوە. ئێمە ڕاستە لە سیاسەت و سوڵتان نەماوین، بەڵام حەضارەتەکەمان زیندووە لە هەموو سوچێکی ژیانە کارەکە. ئەمڕۆ لەوە چێت بەلامانەوە سیر بێ بڵێن ئەگەر ئەوروپا فەتحەکەین، بەڵام دڵنیا بن فەتحمان کرد. مەترسە لەوەی ئەو لەوێ هێرشی کردو گەنجێکی من لێرە ئەبا تلیاکی پێ ئەکێش. تەسەوور کە گەنجێکی من ڕۆشتوتە ئەوێ و چەندین کەس لەسەر دەستی موسڵمانە بێ، گەنجێک لە ئەوروپا ئەگیرە و چەندین کەس لە سژنا لەسەر دەستی تەوبە ئەکە. بۆیە ئومەتی ئیسلامی ئومەتێکی زیندووە، ئەبێ زیندوێتی خۆی لە دەست نەدا، وەرە لە دەست نەدا. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەصحابی چۆن پەروەردە ئەکرد لەسەر ئەو ئاەتە پیرۆزانی قورئان: كم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله. چەند تاقمی بچووکەیە بەسەر تاقمی گەورە زاڵە بێ. ئەم هیممەت بەرزیە کە ئەبینی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەورەیان داوە خەریکە تەواوی ئەکەن، خەریکە ئەیگرن موژدەی بازنەکەی دەستی کیسرا ئەدا بە سوراق. ئێمە ئەو ئومەتەین کە قەت نابەزین و نەبەزیوین. بۆیە عەزیزانم، پێم خۆش بوو هەم یادێکی ئەدەب ئەرسەلان کەم لە خزمەتتانە و بیدەم بە گوێتانە. دوو ئەمە بکەمە دەستپێکێک بۆ ئەوەی پێکەوە هەمومان کاری زۆر گەورە بکەین، هەوڵی زۆر گەورە بدەین. واللهی گەنجێکت بینی لە شوێنەکە تووشی تاوانێک بوو، ئەگەر دوعایەکت بۆ کرد، دوعا بینی خۆت و خوا جێپەنجەی خۆت لەسەر زەویە دیاری کرد. ڕۆژێ لە ڕۆژان ئەو دوعای تۆ چەکەرە ئەکا، ئەبێتە دارێکی قایم لە دڵی ئەو کەسە، خوا هیدایەتی ئەدا، ئەو کەسەش ئاگای لێنە، کەس ئاگای لێنە ئیلا خوا نەبێت جەل جەلالوه ئەجری هەموو تاعەتەکانی ئەو بۆ تۆ هاتووە. بۆیە بە سوک سێری گوناهکار نەکەی، دوعای خێری بۆ بکە، جێپەنجەکانی خۆت هەر هەموو لەسەر زەوی دیاری کە لعل خوای گەورە دەرگای خێرمان لەسەر ئەکاتەوە، ڕۆژێک لە ڕۆژان ئەم ئومەتە ئەکەوێتەوە سەر قاچەکانی خۆی بە هیممەتی مسلمانانێک کە ئێمە ناوەکانیان نازانین کێن، چەندین سەحابەش هەیە ناویان نازانین، بەڵام هەموو ئەجر و پاداشتی ئومەتێک ئەبەن و لە دوای خۆیان جۆگایەکی زۆر گەورە و دەریایەکی زۆر گەورە بەجێ هێڵن. خوای گیان، ئێمەی گوناهبار لە مانگی پیرۆزی ڕەمەضانە، لە سێهەم ڕۆژی ڕەمەضانە هاتوونەتە یەکێک لە ماڵەکانی تۆ، هانامان هێناوە یەکێک لە ماڵەکانی تۆ. یا ئیلاهی، بەخوا ئەزانین ئێمە گوناهبارین، بینی خۆمان و خۆت خوا ئەزانین گوناهی زۆرمان کردووە. پەروەردگارە هەمیشە چاوەڕێ ڕەحمەتی تۆمان کردووە، بەخوا عینادیمان لەگەڵ تۆیان نەکردووە. یا ئیلاهی، شەهوەت زۆری بۆ هێناوین گوناهمان کردووە، دەیا ئیلاهی لە گوناهەکانمان ببوورە. پەروەردگارە داوا لێ ئەکەین کە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە، یا ئیلاهی عەفومان کە. تو گەورەی خۆت بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، یا ڕەبی خۆی دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە. پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت، بە کەڕەمی خۆت، بە بەزەی خۆت ئەم ئومەتە بخەرەوە سەر قاچەکانی خۆی. یا ئەکرەم الئەکرەمین، خوایە دەستی کافرانمان لێوە بڕە، یا ئەکرەم الئەکرەمین. خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزت، بە ئیسمی عەظەمت سەرمان بەرز کە لەم دنیا، یا ڕەب العالەمین، سەرمان بەرز کە لە بەردەم خۆتا، یا ئەکرەم الئەکرەمین. خوایە داوا لێ ئەکەین بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم حسابمان کە. تو گەورەی خۆت خوایە دڵمان ئارام کە، ماڵمان ئارام کە، شار و گەڕەکمان ئارام کە، وڵات و نیشتیمانمان ئارام کە، ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئارام کە. یا ڕەبی خوایە گۆڕەکانمان ئارام کە. تو گەورەی خۆت ئەو کاتێک کە ڕۆحمان دەرئەچێ، یا ئیلاهی ئارامی بەسەرمانە ببارێنە. پەروەردگارە داوات لێ ئەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ، یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان، داوای عەفو لێ ئەکەین بۆ دایک و باوکمان، خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە، خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی مردوەکانمان ببوورە، خوایە داوات لێ ئەکەین قەبرستانەکانمان ئێستا چاوەڕێی نزا و دوعایەکی ئێمن. یا ئیلاهی، ئێمە لەم مینبەرەوە هانا بۆ تۆ ئەهێنین، خوایە عەزاب لەسەریان لا ببە. پەروەردگارە مانگی لێ خۆشبوون و کەڕەم و کەریمی تۆیە، خوایە کەڕەمی خۆت بەسەریانە ببارێنەوە، عەفویان کە، یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان، هەرچی نەخۆشەکانمان هەن لەسەر جێگا چاوەکانیان بەرز کردوێتەوە، چاوەڕێ ڕەحمەتی تۆ ئەکەن. یا ئیلاهی، ڕەحمەتی تۆ لە کەسدا ناخرێ، ڕەحمەت لەوانیشدا مەخە، یا ڕەب العالەمین شیفایان بۆ بنێرە. خوای گیان، بازار و اقتصاد و وڵاتی ئێمە خوای گیان لە داڕمانێکی زۆر گەورەیە، هەموو فەقیر و هەژار خوایە چاویان بڕیوەتە دەرگاکەی تۆ. یا ئیلاهی،
خۆ داوا لێ ئەکەین ڕزقی حەڵاڵمان زیاد کە یا رب العالمین بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە یا رب العالمین خۆیان دەستی کافرانمان لێ ببڕە پەروەردگارە تەختیتەکان بخەرەوە ناو ماڵی خۆیان یا رب العالمین خۆیان داوان لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت لەگەڵ ئەصحابە حەشرمان کە پەروەردگارە خۆشەویستی ئەم دینە لە دڵمانە زیاد کە خۆیان بمان گێڕە لەو کەسانەی کە بەسەری بەرزەوە بە حوزوری پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم شادە بن خۆیان داوان لێ ئەکەین هەڵەیە کەم و کوڕی عیبەیە کە لە ژیانە هەمانە خۆیان دامان بپۆشەوە بمان شارەوە یا رب العالمین خۆیان تۆ کەریمی کەس لە دەرگاکەی خۆت دەرناکەی یا ئیلاهی و ئێمەش بە کۆڵی گوناهەوە هاتوین دەرگامان لێدا مەخە بمان گێڕە لەو عەبدانەی کە لە مانگی ڕەمەضانە عتقیان ئەکەی لە ئاگر و ڕزگاریان ئەکەی پەروەردگارە داوان لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەیی خۆت هانا بۆ تۆ ئەهێنین یا ئەکرەم الئەکرەمین حاجەکانی ژیانمان هەموو بۆ جێبەجێکە یا رب العالمین محتاجی دەستی ناکەسمان مەکە محتاجی بەردەرگای نامەردانمان مەکە یا رب العالمین خۆیان داوان لێ ئەکەین بە گەورەی خۆت زەلیلی سەرجێگەمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خۆیان داوان لێ ئەکەین بناوي جوانا بصفتي برز باسم عظم الضلي مسلمانا يكخى يا رب العالمين خو داوان لأكين ضلي موصاني آيني يخى يا أكرم الأكرمين خو داوان لأكين ظالمان كسرمان خبسر همو شهواتك يا أكرم الأكرمين خو داوان لأكين حاكمي عاقل وعادل وأمولاتي أما بنير يا رب العالمين فناما بدل فاسدان يا أكرم الأكرمين خو جان أم دعانا من برس كردو بوتو بخوا پروردگارا رومانية دسي زليلي وشاوي زليلي من برس كينو بولايتو بلان برحميتو يا أنازين دعاء كان من قبولك يا رب العالمين الرجوع كان من قبولك يا أكرم الأكرمين طاعة كان من قبولك يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين أخوة يقول لقناه من